سنتەری ڕایەڵ بۆ ئاڵگۆڕی کەلتوری لە ژێر ناونیشانی سمپۆزیۆمی نیشتمانێک لە ڕەنگ لە پێناو ئاشتی و پێکەوە ژیاندا چالاکیەکی هونەری نێودەوڵەتی ساز کرد و هونەرمەندانی 8 وڵاتی جیهانی بانکێشتی شارەکانی هەولێر و ڕانێ و سلێمانی کرد کە هونەرمەندانی وڵاتانی هەریەک لە کۆماری تورکیا و لوبنان و شانشینی عەرەبی و قەتەر و کۆماری ئیسلامی ئێران تیایدا بەشدار بوون لە میانی سەردانی شاندە هونەریەکە دوای مانەوەیان بۆ ماوەی 3 ڕۆژ چەندین کار و چالاکی هونەری شێوەکاریان لە شاری ڕانیە ئەنجامدا و چەند ناوچەیەکی دیاری شارەکەیان بەسەر کردەوە بەشێک لە هونەرمەندانی شاری ڕانیەش باکردنەوەی پێشانگای شێوەکاری هەوڵیاندا ئەو زوڵم و ستەمەی لە کورد کراوە زیاتر بە هونەرمەندانی دەرەوەی نیشان بدەن و شاندە هونەریەکەش سەرسامی خۆیان دەربڕی بەو توانە هونەریەی لە ناوچەکەدا بوونی هەیە چەند کارێکی پەیکەر تاشی تێدا بوو لە ئیشە لە بەرد کردومە ئیشی نوێی خۆمە لە کەنەدا کارەکانم کردووە لە گرانێت کۆمەڵی هونەرمەندی جیاجیای بیانی بوون هات بوون زۆر معجب بوون بە کارەکان سەرنجیان زۆر چۆسەر کارەکان. سبب وجودنا اليوم في هذا المكان هو لحضور هۆکاری ئامادەبوونمان لێرە بەشداریکردنمانە لە سیمپۆزیۆمی ئەو شارە و بێگومان ئێمە توانا و ئەزموونی هونەرمەندانی کۆنی شاری ڕانیەمان بینی کە هەمویان ئەزموونی باشیان هەیە و بە تواناکانیان چەند بەرهەمێکی باشیان پێشکەش کرد. هەر لە چوارچێوەی سمپۆزیۆمەکەدا پێشەنگایەکی فۆتۆگرافی بۆ هونەرمەندی گەورەی جیهانی محەممەد مەحسووم کرایەوە و کە 200 وێنەی پۆترێتی کەسایەتیە ناودارەکانی کوردی تیادا نمایش کردو. ئەو هونەرمەندە وتی ئامانج لەو پرۆژەیە زیاتر ناساندنی هونەرمەندان و کەسایەتیە ناودارەکانی هەر چوار پارچەی کوردستانە بە یەکتری. وەک پرۆژێکتە 5 ساڵە دەوام دەکەن بخاسی دوسود ناوداری کورد لە هەر بەشی ژیانێدە دوسود ناوداری کورد مکشاند هەتا ئێستا خوازم هونەرمەندی me şar پەرچەی کوردستان ku parça bunu cevdu nas nakın, gel wan nas nakın. Yani parçak hünermendi parçayı din nas nakın. Atxwazim hünermendi me u navdari me bi riya foto bi parçaya hemî bidim nasandın, bi cihanê Kurdêl cihanê hemî bidim nasandın. لای خۆشەوە سەرۆکی سەنتەری ڕایەڵ بۆ ئاڵگۆڕی کللتوری ڕایگەاند. ئامانج لە سمپۆزیۆمەکە ئاڵگۆڕکردنی پەیامی کللتوریە لە نێوان وڵاتانی بەشدار بوو. وتیشی شاندە هونەریە شێوەکاریەکە سەرسام بوون بە چالاکێکە و داوایان کرد ئەو چالاکیە ببێتە نەریتێکی ساڵانە. بەس ستەیدا تونند و تۆڵکردنی پەیامی ئاڵگۆڕی کللتوریە بە ئاراستەی زیاتر گەشەکردن. ئێمە لەم چالاکیەدا هونەرمەندانی 8 وڵاتمان بان کردووە بۆ سمپۆزیۆنێکی هونەری کە تێیدا 3 ڕۆژ لە ڕانیە کار و چالاکیەکانیان ئەنجام دەدەن. هەر لە هاتنیان تووشی سەرنجڕاکێشانێکی زۆر هاتن ئەوان بە چالاکیەکە زۆر ئاسوودە بوون ئەوەندەی کە گفتوگۆ دەکەین پێکەوە هەر بۆیە تامەزرۆن بوو ئەوەی ئەم چالاکیە تەنانەت بکەینە نەریتێکی ساڵانە. دوای گەیشتنیان با شاری هەولێر و بەسەرکردنەوەی گەلەری شانەدەر و قەڵای هەولێر شاندی نێودەوڵەتی هونەرمەندانی شێوەکاری بۆ ماوەی 3 ڕۆژ لە شاری ڕانیە بەشداری چەند چالاکیەکان کرد و چەند چالاکێکی هونەریشان ئەنجامدا و دواتر بەڕێکەوتن بۆ شاری سلێمانی وا بڕیاریشە دوای ئەوەی لە شاری سلێمانیش کارە هونەریەکانیان تەواو کرد بگەڕێنەوە بۆ شاری هەولێر و لەگەڵ وەزیری ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان دیمانەیەک ساز بدەن. مەجید بیتوێنی کێنێن ڕانی